ئەم ساڵ بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ساڵێکی پڕ هات بوو لە ڕووی گەنمەوە، بەڵام لە ڕووی فرۆشتن و بە بازارکردن ساڵێکی ماڵوێران بوو. زۆرینەی جوتیارانی هەرێمی کوردستان گەنمەکانی خۆیان دەهێنا ئەم بازارە. ئەم نمونەی گەنمە تەنی بە 350,000 دینارە. بەشێک لە جوتیارەکان ئامادەن گەنمەکانیان بە قەرز بۆ چەند مانگێک بفرۆشن تەنی بە 380,000 دینار بدەن. بەڵام هەر ئەم گەنمە لە بەغدا و باشووری عێراق بۆ هەر تەنێک زیاتر لە 400,000 دیناری عێراقیە. جوتیارەکانی هەرێمی کوردستان دەڵێن بەغدا کێشەی بۆ ئێمە دروست کردووە، بەغدا ماڵی ئێمەی وێران کردووە. دەڵێن گلەییشمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشە و گرفتەکانی جوتیاران دەکەین. بۆ خۆدا تو جوتیاری یانیش دەکرێت؟ جوتیارم جوتیار. بە چەندە ئێستا تەنی؟ وەڵا بە 350. زەرەرە یان قازانجە؟ بەخوای لە دەرێ فرۆش زەرەرە. لە دەرێەوە زەرەرە؟ ئەرێ بەخۆی. زەرەرە؟ ئەرێ بەخۆی. باشە حاجی گیان ئەحواڵت چۆنە؟ هاتوو بەس پێم برێ. جوتیاری تۆ؟ ناوەڵا. جوتیاری؟ ناوە لە کرێکارم. ئەدێەوە چێ و گەنمە بەکرێ میدانەوە بچمان هێوادە. بەکرێتی نە؟ ئەوە جوتیارەکان دەڵێن ئێمە هەموو زەرەرمانە. زەرەریانە؟ ئەرێ وەڵا. دۆ زەرەریانە. وەڵاهی چەندی پول زەرەرە. لەبەر چ؟ لەبەر ئەوەی پارێ سێ سارە وەردەگرتیا. ئەو سارەکە چێمیا و جۆت و دەڕاستە و تەلەتەر و گاز و بەز و ڕەسم. ئەدی ئەو گەنمەی چێوە دەبێت؟ ئەو گەنما ئەوە دەبا بلوێ فرۆش بێ کابرای. چەندی دەکا؟ وەلا تازە سێ و دا پێدایە. سێ و دە هەرزان نییە؟ وەرەوە بەچی خۆرێ بە دیوادامی لوێ جێرم. لۆی دەجێڕی؟ ئەرێ بە قورعان. ئەوای لێ هاتیە؟ ئەرێ وەلا ئەوای لێ هاتیە. برە فەلا ڕۆی قڕوە سەرێ فەلا کرد. بۆ لەبەر چێوەی لێ کرد؟ والله نازم أقول هذا شيخ خطابارة شيخ خطابارة حكومتي هنا خطابارة بغدا أري والله غدر لكردستان أري والله سار باري فلا عيدتها فلا أو صار كوادالا نسطا سيري ورقري سيكش با بيسات بشي سيري ورقري يعني غدر شي أشكال ليه أري والله دا باري دا حقي لوري ليدا دا فلا حقي عمباري ليدا حقي دراسة ليدا دا وري وصريبو أدي أقول بتبان سلة فلا عابك كاكا لو بحاول شلو فلا عداك بازاري گەنم و جۆی چۆنە ئێستا؟ بەخوای بازارە گەنم و جۆی ئێستا عالیان وەسەتە. وەسەتە. بەرێ دەوری گەنمەت لە 300 بگرە هەتا 380 ئەو سعرانە دەکات. باش ئەی لە بەغدا لە مووسڵ بە چەندە؟ لە مووسیش تقریبان هەر شێوەی ئەو بەغدا بەخوای احتیمالە شتە بەرزتری لەوێندەر. باشە کڕیارەکان عەرەبن لێرە دەبەنە بەغدا و بەخوای ئەو سار کەمە وەچی ساران نییە. وەچی ساران نییە؟ نەخێر ئەو سار وەچی ساران نییە پار یعنی بەجملە ئێستامە گەنمان لێرە کردەکردەوە بە 100-200 تەن خرمان دەکردەوە مەقسەد دەبینی برا عەرەبەکان دەهاتن لێرە یەکسەر نەقل لەمەیان دەکرد و نەقلیان دەکرد بەس ئەو ساروەچی پار نییە زۆر بەو دەرەجە تەن گەنمت هەیە؟ بەرێ چەند تەن گەنمت؟ ئێستا احتیمال 100 تەن گەنممان. 100 بەرێ باشە هیچ چی لێ دەکەن دەفرۆشرێ؟ بەرێ دەفرۆشی ئەمە بازاری هەیە بازاری وەسەتە باشە دەڕوە. تۆ جوتیاری؟ بەرەم جوتیار. باشە دەڵێن جوتیار زەرەریتیەوە دەڵێن لە 300,000 زیاتر دەکات. جوتیار زانجی و زەرێریتی جوتیار مەسرەفی زۆرە. کیمیا بەگرانە دەرمانجیایە دەرماش سەری ئەسا زەرەرتە تۆ؟ ئەرێ وەڵڵا زەرەرمە زۆر زەرەر. زۆر زەرەر؟ ئەرێ وەڵ. ئەوە دەبێ سایلۆی بە دەرەجەیەک ناڕوە. دەکاتە دەرەجە. باشە ئەو گەنمەی لۆ ناکەنە ساوار، لۆ ناکەنە بڕوش. ئەو گەنمە نابتە ساوار نەوعی هەیە. ئەو زمانی ساوار ئەگە کارگەمان هەبی باش نییە گەنم. ئەگە کارگە هەبێت ساواری بچیری بەرێ وەڵڵا باش. باشە. گەنم دابەزیە باشە بۆ خەڵکیان زەرەرە. نا لەبەرەوەی ئێستاکە لەبەر مەتعانەی ئاردێ خەڵک پێویستی بەگەنمی نییە بەڕاستی. بەڵام لێدا مەسەد فەلاح یەک کێشەیە حکوومەت هیچ ینی پلانی نییە لە بۆ جوتیاری. حکوومەت پلانی نییە؟ بەرێ لە بۆ نمونە ئێستا تۆش دەڵێ نا؟ نییە حکوومەت پلان؟ نەخێر ئێستا تۆ ئەو قسەیە بکەی وەزارەت تۆڕە دەبی دەرێت چۆن پلانمان؟ ناخە بابێ مناقەشە دەکەین لۆ تۆڕە دەبی با مناقەشە دەکەین. بەسە بۆ نمونە ئێستا لە جنوبی عێراق دەکەی سایلۆ مەفتوعە فەلاح چەندی گەرمی دەبا. فەلاحی ئێرە
مەسە 100 تەنی هەیە وەرەقەی 30 تەنی دەداتی ئەدی هەفتەیەکە چ لێ بکە چی لێ دەکە چی لێ دەکە بەڕات چی لێ دەکە دەبی بێتە بازاری بە هەرزان بیفرۆشتەوە بازاری ڕێ بەرێ یان بەقەر بیفرۆشتەوە بەقەر بەرێ هەبووە بەقەر بفرۆش ئێستا 100 کەس مەمنونە 100 تەن 200 تەن گەرمی دەفرۆشی بەقەری دوو ماکسێمانچی دەفرۆشی بەرێ بەقەر لەوە بەستە کۆڵی ببتۆ بەرێ لەبەرەوەی وەرەقە بە 100,000 دیناریە ئەو حەدەدەی کە گەرمی 100 تەنی هەیە وەرەقەی 30 تەنی بەگرتیە باشە ئەدێ چ لێ بکە باشە تۆ پێم بڵێ بازارەکە ئاساییە ینی بە خۆی بازارەکە احتیادیە یان بەڕاستی بۆ جوتیار ماڵوێرانی وڵی لۆ جوتیار ماروێرانیە لەبەرەوەی وەرەقەی لە بۆ نهاتەوە کەمی لە بۆ هاتەوە هەموو دێنی لە بازاری ڕژ لێرە دەفرۆشتەوە دەبی شتە کارزان دەکڕێوگەن ئەمە دەکردنەوە ئێنگۆ چی لێ دەکەن تەسمیری سایدوی دەکەین وەردەگری لێتە دەبی وەرەقەی دەکڕین بەرێ وەرەقەی دەکڕن بەرێ چۆن دەکڕن وەرە وڵا وەرەقەی دەفەلاعی دەکردنەوە بە 80,000 و بە 70,000 و بە 90,000 و تەنی ئەدی ئەو فەلەحە بۆ خۆشی گەرمی نییە ئەخ گەنمی هەیە فەلاعەکە 100 تەن لە بۆ نمونە 100 تەن گەنمی هەیە لەو 100 تەن گەرمەی 10 تەنی لۆ هاتەوە تۆ جوتیاری بەێ چەند ساڵە جوتیاری لۆتی هەمە لە باپێ گەورمان ڕاختاە باشە هەست دوتیاریش دەکەن هیچ کەمان هیچ هەر جوتیاری دوتیاری باشە کێشە ئێوە چییە کێشە ئێمە پارێ 4 شازمان وەرنەگرێت کێشێکی زۆر گەورەیە چەندایی تۆ زیاتر لە 600 میلیۆنیە بخۆ 600 میلیۆن 600 میلیۆن وڵ زیاتر لە 600 میلیۆنیا بخۆم بۆ برایەکانم حکوومەتی عراق قەرزدار ئارێ وڵە هەموو بەسم وایە هەمووی 600 هەمووش گەنمی خۆم تەسم تا ئێستا وەرنەگرێت تا ئێستا وەرم نەگرێتی وڵە 2019 2014 و 15 ئێستا 2019 ئەێ بەخوای هەموو 15 16 نیوە مەرگرتیا 14 تا 38 نیمان مایە باش بەس کێشە پارەکەی ئێستا کێشەمان زۆر هەیە کێشەمان ئێستا باشە معقولە ئەمە 600 تەنگەن مهاتی ئێستا لەو نەهاتی منطقی بەڕانەتی نهاتی سابا لە قەراتکە دێنەوە نەبی ئەو جامن 105 سەرم لە هاتەوە وەرەق یعنی معقولەوە تۆش پارە لە چەند دەی تۆ والله زۆر لەسەر ملیارێکی مایتەوە تاقتنی ملیارێک دینار بەری تاکەی چاوەڕێ بەرێکی ئەڕۆ چونێکن زەناوی کاک مەسعودی قوربان لەمە ئەوگەری کۆرە دڵمان بکەیەوە گوتی باشە بە قسەی لەگە ئەوەی دەکەم عەبدولمەهدی باشی ما عارف ئەمە ڕۆژی پێش ڕەمەزانە چوینی وەنە بەوازی گوتی باشە ئەوی ئێستا زارێ جوابینیەوە هەوا بە تەلەفۆن و حەمەدەمی فارسی دەکەن دەریاسە خەتی نەمۆزوعەکەی و ماوە باشە ئەو بڕە پارەی کە ماوە تەسیری لە ژیانتان تاسی لە ژێمە چۆن ناکە بەرەوەڵەمە کۆلم بە چەلەمەرجی دەبێنێ سەریکو هەمووسای تۆ بکە و سەمادی بکڕە و گازوایلی بکڕە و مەسەوی بکە و ئەوە دوایەکە لۆساری ئایندە ئەو هەلیمە وەرناگرنەوە بەرەوە تووشی دەری خۆمابووین چۆن ینی حکوومەتی هەرێم پلانی نییە بۆ حکوومەتی هەرێم یەک پلانی نیە لۆ جوتیاران یەک ڕۆژیش یەشتی جوتیاران کاکە جان لێ ڕناگرنەوە تازە لێر کوانە لەو دانیشتە باسییان دەکرد تەلفۆنمان لۆ کردەوە جێگری وەزیری زراعی گوتی مەزالم نییە جوابتاندەوە مەزالم نیە قسەتان لەگەر بکەم باشە دی کاکە ئەمە ئەو گەنمەی چلێکەی ینی ئەمە بۆ خۆ تەلەفۆن کردو یان نەخێر نەخێرەوە تازە برادرانە باسییان کرد ئەوە تۆ بەرامبەر مەدانیشتەوە دەرم تەلەفۆنتان کرد گوتی تەلەفۆنی بۆ کردە دەرێک مەزالم نییە وە دوایەکە کاکە ئەدیان ئەو گەنمەی چلێکە باش زۆر جا قسە لەسەر ئەوە دەکرێت دەڵێن هۆکاری ئەوەی کە حکوومەتی بەغدا ئێستا گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەرناگرێ پێشتر گەنمیان لە دەرەوە هاوردە کردووە بە ناوی گەنمی خۆماڵی داویانتە سایلۆی ئەمە وای کردووە کە وا بکە حکوومەت ینی گەنمی جوتیاران نای ئەمە چەند ڕاستە و قسەیە بە خودای ئەوە دەنگۆ هەبوو یعنی شتیوالەکە گەنمی مستەورەت هاتی و تەسمیلی سایلۆ کراوە بەڵام ئەمە کێشە نییە بەڵام ئەمە زوڵمەکی زۆر ئەمە کێشە نەبووە ئەو حالەتە هەبووە یان نەبووە هەبوو ئەو حالەتە ئەوە بۆ سەری هەڵدا ئەو کێشەیەکە لەگەر بەغدا دروست بووە بەڕاستی گەنمی مستەورەدان هاوردە هینایە بە دوو وەرەقەیان کرێ گەنمیان دەینە ئەو گەنم ئەمە نازانین لە بازگەکان سوار کە لە حکومەت سوار ئەوانەی ئەو کاریان دەکرد جوتیار بوون جوتیار وا گەنمی خۆی پێ تەسمیل ناکرێتن جوتیار دەچی ئەو کارە دەکاتن گەنمی هاوردە دەنی تەسمیل دەکات ینی جوتیار نەبوونە خەڵکێک بۆ بازرگان بووە بازرگان بووە بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە کە غەدرێکی زۆرمان لێکرایە جوتیارانی هەرێمی کوردستان بلاقەت هەولێر یعنی سولێمانی دۆک هەمووی لە هەمووی 340,000 تەن لە بۆ ئێمە دانرایە کە وەکو مەغموریش قەزایشی گچکەیە 407 تەنی لە بۆ دانرایە.
زۆر باشە ئەمن تێناگەم ینی بەغدا پارەیەکی یەکجار زۆری خەڵکی کوردستان جوتیارانی کوردستانی لایە قەرزارەکە بەغدایە بەڵام زۆربەی قسەکان و گلەیەکانی ئێوە دەچێتە سەر حکومەتی هەرێم ئەمە کەی ینی ڕاستەمە ئەمانە برین نوێ حکومەتی عراقی کەس پێی ناخۆش نەبێ حکومەتی عراقی دژمنی ملەتی مەیە ئەو حەقەی مەمایە لەلای حکومەتی عراقی مایە ئەمە هیچ پێوە دێ بەس حکومەتی هەرێمی کوردستانەوە نییە پارەی هەموو باسمان کردێ پارەی چاردەمان مایە پازدەمان مایە شازەشمان مایە ئەوە سای 2019 کاکە وەنیە حکومەتی عێراقی ئەگەر خۆی بە شعبی خۆی بە عێراق سعبی عێراق دەزانی حەقی نییە فەرقی فەلاحی زاخۆ و زوبێر بکە فەلاحی زاخۆ یعنی ئێستا قەدر دەکات نەقەدر قەدرێکی سۆرمانی دەکا ئەوە شەڕ لەگە فەلاح دەکا شەڕەکە لەگە فەلاحیش ئەوەیە بەس ئەلحەمدولله عەمل و خۆی ئەمە چەند ساڵە چاردا پاڵە شازدەمان مایە میچینە پێش وەخت بینی ئێرکوانە گۆتیانۆ نانەزادەی حیزەتی نەفسمان هەیە بۆ پارەی نانەزادەی داوا لە حکومەتی عێراقی بکەین حق خۆمان داوا دەکەین بەران لەبەر ئەوەی ئەو پیاوە چاک دەزانی حکومەتی عێراقی وەزی تیجارەی عێراق وەزی بازرگان وەزی هەمووی دەزانی کەواتە بە سیاسی کراوە مەوزوع بەرێ ئەوە شەڕێکمان دەکات باشە مەغمور قەزای مەغمور کە لە ڕووی ئیداریەوە ینی بەشێکە لە هەولێر باسی قانونی عێراقی ناکەم ینی باسی مێژوو دەکەم زیاتر لە 400,000 گەنم مافی دراوەتێ بەڵام هەرێمی کوردستان 3 پارێزگا 4 پارێزگا کەمتر لەو مافەی پێدراوە مەبەستی چێ بەغدا دەوێت چیان چه ئامانجێ باشە بابزای ئەو بەڕێزت بەخێر بێن مەبەستەکە سیاسیە زیاتریش حیدەر العەبادی ئەو شتەی دروست کردیە لەو کاتێک کە حیدەر العەبادی بۆ ڕێی زۆرە دەستی بەسەر هەموو جونگەکانی کوردستان داگرت باش گەنمەکانتان چی بەسەر دێ ئێستا باش گەنمەکانمان ئێستا ئەو عەرەبەی کە لە جنوبە دێ لێمان دەکری بە هەرزان دەچی تەسمیلی سایلۆی جنوبی دەکا بە 560,000 ئەوە ئاماژەیەکی یەکجار ینی سەرنجڕاکێشەرە جوتیارانی کوردستان کە لێرە دانیشتن بەشی زۆریان ینی خاوەن گەنمی خۆیانن حکومەتی عێراق گەنمەکان لێ وەرناگرێتەوە بەڵام جوتیارێکی عەرەب وایە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان بە بڕێک پارەی کەمتر لە بازار گەنمەکانی ئەوان دەکڕێتەوە پاشان حکومەتی عێراق قبولی دەکات کامەران شتێشکە غازر ئەوە تا ئێستا هەمووی 56 کیلۆمەتر لەمە دوورە هەموو جۆمان هەیە کاکە فەلاحی قەراوچکردنەوە هەموو یەکی ئەمە فەلاحی بەڕاستی فەلاحی زەخمین هەموو 200 تان 300 تن جۆمان هەیە هەر فەلاح جۆمان زۆرە ئێستا ئەمن تسویقمان هەیە ناتوانن جۆی خۆم بە مەخموری بە مەسایلۆی غازری ینی چارەسەر چۆن دەبینن ئێوە زۆر جار دەگوترێت جوتیارەکانی ئێمە بەو شێوەیە بڕوە مایە پوست دەردەچێن ڕاستی ئێمە وەکو ملت وەکو حکومەتیش قناعەتی تەوامان لۆ دروست بوو کە حکومەتی عراقی میلەتی کورد حکومەتی هەرێم بە بەشێک لە عراق نازانی نەکرد نازان دژمنداریشی دەکاتن دەوێ مایە پوچی بکاتن و لە دەسەڵاتی شینێتی حکومەتی عراقی ئەگەر لۆی بستە سەر ئەوە هەموو دوێنێ بوو بە دەبابەی هزمی سەر هەولێری کاکە هێزی پێشمەرگەی کوردستان نەبایە ئێستاکە وێرانی کردبوون حکومەتی خۆمان هەیە ئەگەر چەند ساڵە ئیمکانێتی داراییمان بەو شێوە نەبووە کە سەرپەرشتی کشتتوکاڵ بکاتن بە شێوێکی ڕووکپێک بەڵام حلەکی وەسەتیش هەیە دەتوانی ئێستا ئەو گەنمەی کە لە کوردستان بەرهەم هاتیە بکرێتە ئارد لە مەتعانەکانی کوردستان بەس تەنها تۆزە گومرگ لەسەر ئەو ئاردە زیاد بکاتن ئەوەی لە تورکیا ئێران دێتن بە سعری ئەوەی ئەگە فەردەی ئاردی سفری کوردستان گەنمی خۆمان بگاتە 15 دەگانینە ئەو سعرێک کە حکومەتی عراق لێ ماوەردەگری لە بازاری خۆشمان دەڕواتن هیچ کێشەیەک نە لە بۆ حکومەتی هێرام دروست دەبیتن نە لە بۆ فەلاعیش دروست دەبی فەلاعیش دەگاتە مایە خۆی. لەگەڵ ئەوەی کە گەنمێکی زۆرمان هەیە بەڵام ئەمە بەرهەمی هاوردەکراوی بێگانەیە واتە بەرهەمی خۆماڵی نییە جوتیارەکانمان کێشەی ئەوەیان هەیە چۆن گەنمەکانیان بە بازار بکەن لەگەڵ ئەوەشدا ئێمە گەنمی وڵاتان دەکڕین لە بازارەکانمان دەفرۆشرێ ئەمە ساوارە ئەمە بڕوشە
بە هەمان شێوەکە لە گەنم دروست دەکرێت ئیتر تەواوی ئەو بەرهەمانێکی ئێستا لە بەرچاوی مندان نیسکە نۆکە ئیتر نازانم چی بڵێم هەر هەمویان بەرهەمی بێگانەن ساڵانە مانگانە ڕۆژانە بە هەزاران دۆلار بە ملیۆن دۆلار پارە دەچێتە وڵاتانی دەرەوە. گرفت لێرەدا چییە؟ جوتیارەکان دەڵێن حکوومەت بێپلان بووە، وەزارەتی کشت و کاڵ بێپلان بووە، ئەمانە نمونەیەکن لەو قسانێکی ئەوان باسی لێوە دەکەن حکوومەتی داهاتوو دەبێت چی بکە چۆن چارەسەری ئەو دۆخە بکات بێگومان ئێمە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان قسە دەکەین. با لەوەوە دەست پێکەین بەر لە دەستپێکردنی گفتوگۆکانمان باس لەوە کرد کە بۆ یەکەم جارە موژدەیەکتان هەیە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ئەو موژدەیە چییە؟ ئەو موژدەیە سەبارەت بە پێدانی پارەی جوتیارانە بۆ ساڵی 2019 بۆ هەر پارێزگایەک 5 میلیار هاتووە واتە 15 میلیار بۆ هەرێمی کوردستان هاتووە بۆ ئەوەی پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2019 بدرێتن واتە ئەو جوتیارانەی کەوا لە 16ی شەشەوە گەنمی خۆیان ڕادستی سایلۆکان کردووە بە پێی ئەسبەقیەی تەسلیم پارەی خۆیان وەردەگرن لە هەفتەی داهاتووی ئەعلانی ئەوە دەکەین کە هەریەکەیان بچن لە چ بانقێک پارەی خۆیان وەرگرن کەواتە پارەکە گەیشتووە بەڵێ چەکەکان گەیشتووە کە پارەکە گەیشت یەکسەر ئێمە ئەعلانی وەرگرتنی دەدەین تەواویتر پارەکە دەکەوێتە دەستی جوتیارە باش وە دوای ئەویش بە شێوەیەکی متەسەلسل پارەکەی تریش دێتن واتە بۆ ئەم ساڵ هیچ کێشەیەک نییە بۆ پارەی جوتیاران ئەم ساڵ باش ساڵانی ڕابردوو چی بەسەردادێ ینی بۆ نمونە ینی جوتیاران دەڵێن چەندی شان چووە چەند داواکاری هەیە بەڵام تاوکو ئێستا نە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتێرم نە وەزارەتەکانی تریش ئەوەندە لە خەمی ئێمەدانی بەڵێ ئەوە بە نسبەتی ساڵانی پێشوو کە 557 میلیارد دینار ماوە ئەویش جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دوو نووسراوی فەرمی ڕادستی سەرۆکی وەزیرانی عێراق عادل عەبدولمەهدی کردووە ئێمە ئێستا چاوەڕوانی وەڵامی ئەنجومەنی وەزیرانی عێراقین سەبارەت بە پارەی جوتیاران و هەروەها زیادکردنی بڕی ئەو گەنمەی کە بۆ ئەم ساڵ وەردەچێت گەشتبینن ئینشاءڵڵا باشە بڕێکی کەمتان داناوە لەوەی کە جوتیارانی هەرێمی کوردستان گەنم و جۆکانیان ڕادستی سایلۆکانی برێن عێراق بکەن ئەم ڕقەمە چێلی بەرپرسە جوتیارەکان دەڵێن وەزارەتی کشت و کاڵ حکوومەت لی بەرپرسە ئێمە وەکو وەزارەتی بازرگانی بە هیچ شێوەیەک رازینینە لەو بڕێکە دانراوە و هەروەها لە کۆبوونەوەی هەشتی 5 2019 کە لە شاندێکی وەزارەتی بازرگانی هەرێم لەگەڵ وەزیری بازرگانی عێراق دانیشتین ئەو بابەتەمان تاوتۆ کرد و هەروەها داوای زیادکردنی ئەو بڕەمان کرد و ئەوانیش داوای ئەوەیان کردکەوە چەند زیاد بکرێ ئێمە گوتمان بەلایەنی کەم پێویستە 200,000 تەن زیاد بکرێتن لەبەر ئەوەی پێداویستی هەرێمی کوردستان لە گەنم 560,000 تەنە ساڵانە گوتمان 340 وەردەگیرێ و 220 زیاد بکرێت دەکا 560,000 تەن دیار بوو وەزیری بازرگانی عێراق ڕازی بوو لەسەر ئەوە و گفتی ئەوەیدا کەوا نووسراو بک بۆ ئەنجومەنی وەزیران ئێمەشکە گەڕینەوە لە وەزارەتی بازرگانی هەرێم دیسان نووسراومان کرد بۆ بەغدا بەڵام تاکو ئێستا وەڵامەکەی نەگەڕاوەتەوە کە باسی لێوە دەکرێت زیاتر لە ملیۆنێک تەن گەنم لە کوردستان بەرهەم دەهێنرە گەنم و جۆ بۆچی بیرتان لەوە نەکردوتەوە گەنمانە هەناردەی دەرەوە بکرێت دەرفەتی ئەوە نابێت ئەوەی کەوا ملاحەزە دەکرێتن ئێستا حالی حاضر لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی گەنم نزیکەی 430 دۆلار ڕادەوەستێ بەڵام وەکو ئەوەی کەوا ئێمە ئێستا ئیمڕۆ تەماشامان کرد لە بۆرسەی عالەمی بە 290 دۆلار هەتا 310 دۆلارە گرانتر دەکەوێت واتە لە ناوە خۆی هەرێمی کوردستان
و عێراقیش لەبەر ئەوەی پشگیری جۆتیار هەیە ئەوەی کەوا بۆ بریکاری خۆراک وەردەگیرێ لە جوتیارەکان بۆ ئەوەی زیاتر پشگیری جوتیاران بکرێ ئەمە وای کردووە هەتا لە ناوخۆش لە بازارەکانی هەرێم و لە بازارەکانی عێراق نرخی گەنم زیاتر بێت بە 120 دلار لە بۆرسەی عالەمی. بۆچی گلەیەکانی ئێوە زێدەتر لەسەر وەزارەتی کوشت و کاڵە؟ لە ڕاستیدا وەزارەتی کوشت و کاڵ کە وەزارەتێکی گرنگە، کەتی کوشت و کار کەتێکی زۆر گرنگە، بۆیە وەزارەتی کوشت و کاڵ دەبێ زۆر بەجددی هەوڵی پێشخستنی کەرت و کوشت و کار بدا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانین ئێمە بگەینە ئاستی وڵاتانی دەوروبەر. بەڵام وەزارەتی کوشت و کاڵ کاری ئەوەیە کە کەرتی کوشت و کاڵ پێش بخات. تۆ دەڵێ دەبێ هەوڵ بدا، ئەمە چۆنیان؟ هەوڵی نەداوە؟ نەخێر وەکو پێویست هەوڵی نەداوە، جا ئەوانیش کۆمەرێک بڕوو بیانوی خۆیان هەیە، جارێک بە بیانووی قەیرانی دارایی، جارێک بە بیانووی گۆڕینی وەزارەت. ئێستا ئەوە ماوەی 2 ساڵ و نیوە ئەو وەزارەتە بێ وەزارەتە بەڕاستی بێ وەزیرە. باشە ئێستا وەزارەتی کوشت و کاڵی هەرێمی کوردستان گوێ لە کێشە و گرفتەکانی ئێوە نەخێر ئەوە ماوەی 2 ساڵ و نیوە ئێمە هیچ پەیوەندێکمان لەگە وەزارەتی کوشت و کار نەمایە، هەوڵیشمانداوە بەڕاستی چکە ئەرچی ئێمەیە کێشەکە وەکو ڕێکخراوێکی پیشەیی مەدەنی داکۆچکار لە مافی جوتیاران ئەرچی ئێمەیە کێشە و گرفتەکانی جوتیاران بگەین لەلایەنی دەسەڵات واتە حکوومەت. بەڵام وەزارەت دەڵێ ئێمە مافی ئەوانمان لە بەغدا سندۆتەوە ڕێژەیەکمان دیاری کردووە. ئەو ڕێژەیە کە ئەوان دیاریان کردیەوە بەداخەوە بریا هەرگیز دیاریان نەکردبایە لەبەر ئەوەی ئەو سارەکە بەبەرچاوی هەمووەوە ئەو سارەکە لە 50 ساڵی ڕابردووە بارانی هاوشێوەی ئەو سار نەباریوە. بێگومان ئەوە کاریگەریەکی گرنگی هەیە لەسەر بواری کشتتوکال بۆ سەرچاوەکانی ئەو. ئێمە ئامارمان لە هەیە بۆ ساڵی 2014 15-16 نزیکەی 1 ملیۆن تەن گەنم ڕادستی سایلۆکان کرایە. ئەو کاتەش حکوومەتی عێراق سەتاسی کەم دەکردەوە، 170 تەستیم کرایە، نزیکەی مەسەن بۆ 2014 912,000 تەن گەنم تەستیم کرایە، بۆ ساڵی 2015 852,000، بۆ ساڵی 2016 750,000 تەن ڕادستی سایلۆکان کرایە. بەڵام ئێمەش لە وەزارەتی کوشت و کاڵ دەپرسین لەو بەڕێزانەی کەوا چوینە واژۆیان لەسەر ئەو کۆنووسەی کە لە بەغدا ئەو کۆبوونەوەی ڕاوێژکاری برێن پلانی کوشت و کاڵی کرایە، واژۆیان لەسەر ئەوە کردیە کەوا هەرێمی کوردستان تەنها 340,000 تەن گەنم لە جوتیارانی هەرێم وەرەگیرێت. ئەمەش زەرەرە بۆی بێگومان ئەمە زەرەرە. ئێمە پێشبینی دەکەین هەرێمی کوردستان ئەو سار ملیۆنێک تەن و بگرە زیاتریش تەن گەنم ئەو سار بەرهەم بهێنرێت. بێهیوابوونە لە چارەسەر بەرە بێهیوابووینە چکە کۆتایی ئەم مانگا پرۆسەی وەرگرتنی گەنم کۆتایی پێدە لە هەرێمی کوردستان. زۆرینەی جوتیارەکانی نێو هەرێمی کوردستان گلەییان بەرامبەر بە حکوومەتی عێراق بە زۆرینەی هەروەها گلەییان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە وەزارەتی کوشت و کاڵە. دەڵێن حکوومەتی عێراق کەیسەکەی ئەوانی بە سیاسی کردووە، حکوومەتی هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا پلانێکی ئەو تۆی نەبووە بۆ ئەوەی ژیان و گوزەرانی جوتیارانی هەرێمی کوردستان باش بێت. ئێستا چاوی جوتیاران لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانە. دەڵێن تاکە هیوامان لە هەوڵی حکوومەتی داهاتووە تاوەکو کێشەکانیان چارەسەر بکات. بە پێچەوانەوە ئەوان دەڵێن ئێمە لە داهاتوو بەم شێوەیە بڕۆین مایە پوچ دەردەچین. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.